من ناوم کوردی فەرهادە تەمەنم 24 ساڵە لە 6 ساڵیەوە لێرەم هەموو قۆناغی خوێندنم لە وڵاتە تاو کردووە و هەروە من هەڵگری بڕوانامەی ماستەرم لە بواری بیناسازیە. من بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی جەژنەکەم لە دایک و باوکم و براکانم دوای لەگەڵ خزم و کەسوکاریشمان لە کوردستان بە هیوای ئەوەم ڕۆژ و تاعاتیان قوبوڵ بوو بێ ئینشاءڵڵا. من سپاس بۆ خوا چونکە بە خانەوادی لێرەین جەژن بۆ من زۆر خۆشە و هەروکو کوردستان وایە ماڵۆ ماڵ ئەگەڕێین غەریبیم پێوە دیار نییە بۆ دەرەجەیە لەبەر ئەوەی کە زگورد و زگوردەکان بەتەنیان ئێمە بە خانەوادی لێرە جەژنەکەین بێخۆنانە خۆین و مزگەوت و شتەکەین بەیەکەوە لەگەڵ ئەوەشە دراوسی کوردمان هەیە و ناسیایی کوردمانەیەکە لە جەژنانە ئەڕۆین سەردانی یەکترەکەن ئەوانیان بۆ ماڵی ئێمە ئەڕۆین بۆ ماڵی ئەوان سواز بۆ خوا و هەروەها دەستخۆشی لە دایک و باوکمەکەم کە توانیویانە ئێمە بە جوانی پەروەردەکەن ئینشاءڵڵا من وەکو گەنجێک هیوادارم بە وەفام بەرامبەر دایک و باوکم و لێرەوە من ئەمێ پێیامێ ڕاگەێنم بۆ کەناڵی ئاسمانی پێیام هیوادارم بەرنامەیەک دروستکەن بۆ گەنجانی ئەم وڵاتە چونکە بەڕاستی لێرە گەنج بەرەو ڕێگایەکی خراپەڕۆن ئێستا ئەو بەرنامەیەکی من ڕاگەێنم بەرنامەیەکی گەنجان بێ ببن بە نمونەیەکی جوان لەم وڵاتەیە.